من ناوم گوڵاڵی شەریفپور خەڵکی ڕۆژهەڵاتم شاری بانە ماوەی 5 ساڵە لە هەولێری خۆشەویستم لەوە پێش ئیشم مدەڕیبی مەلەوانی بووم لە ئیسپۆرتە ماوەی 3 ساڵ لەوێ ئیشم کردووە هەردوو ئیشەکەم پێکەوە ئەکرد قرس بوو هەردووکی بەلامەوە دانێکیانم هەڵبژارد خەیاتیەکەم هەڵبژارد کە زیاتر بتوانم لە خزمەت خوشکە عەزیزەکانمان بم. هەمیشە ئێمە هەر سەرمان قەرباڵغ بووە لە کاتی بۆنەکانە زیاتر بووە کاتی تەخەڕۆج ڕۆژی جلی کوردی وا بووە تا ڕۆژ بووەتەوە بەیانی ئیشمان کردووە شکر بۆ خوا تا ئەو جێگا توانی بێتمان نەمهێشتووە دڵی کەسم لێ بێشێ ئەگەر کەسێکیش لەم نەمتوانی بێ و لەو کە بۆنە کە سەرمان زۆر قەرەباڵغە نەمانتوانی بە تەحویلی بینەوە لێرە داوای لێبوردنی لێ یەکەین. ئیشەڵا بە هیواین زیاتر گەورەتریشی بکەینەوانێ کە هەر کەسێک کاتە لامان بەبێ نا ئیشەکەی ئیشەڵا بە دڵ و بەگیان بۆی ئەنجام بین و تەحویلی بینەوانێ لە هەج ڕۆژ و سەعات و کاتێکا بیەوێ تەحویلیینەوە. زۆرتری مشتەرەکانی من بە پەلەن هەمیشە هەر کاتێک ویستی بێتیان تا ئەو جێگا توانی بێتم سعی خۆم کردووە لە وەخت و کاتی خۆیانە تەحویلیان بەمەوانێ. ئێستا قوماشەکەمان لێوە بڕێمانە هێنامانەتە ئێرەوانێ دەستەکەین بە دوورێنی ڕۆژانەیە لێرە 4 کەسین ئیشەکەین هەدا قەل ڕۆژی دەدەست ئەدورین دوورینەکان 3 پارچەن لە هەموو جێیەکی عێراقەوانێ مشتریم هەیە تایبەتم هەیە هەمووشیان یەک لێ گۆڵترن لە دەرەوەی وڵات زۆرمان ناردووە من بەبینینی ئەکسێک دەتوانم هەر شتێکیان بوێت بۆیان بدورم و بۆیان بنێرم تا ئێستێش هەر چەندێکم ناردووە بۆ هەر کەسێک زۆری بەدڵ بوو قیاسەکانیشی هەمووی ئەندازەی خۆی بووە. ئەلێکە سڵام چۆنی عەزیزەکەم باشی بۆ قوربان سڵامەتی قوربانم پیرۆستان بێ ئەخوا بە دڵی خۆش پیرۆزە بێ ئەخوا کراسەکە شکاکیە کەواکەشت سادەیە.